مەحاڵە بە هەر گەڕێکی قەزای کفریدا بڕۆیت و ئەم پارچە نووسینە نەبینیت کە لە ئێستادا لەسەر دیواری بەشێکی زۆری خانوەکانی ئەم قەزایە دەبینرێت. تەنیا لە ماوەی 10 ڕۆژدا 8 خێزان ئەم قەزایان بەجێهێشتووە. بەهۆی پشتگوێخستنی حکوومەتی هەرێم چۆڵبوونی کفری ئێستا بۆتە مۆتەکەی دانیشتوانەکەی و تعریبکردنیش لەسەر ئەم قەزایە بۆتە مەترسیەکی جددی. قەزای کفری شاری وەزیرانی جاران کە ئاوەدانی و شارستانیەتی تیا بوو ئێستا شارێکە خەڵکەکەی دەخوازن ڕۆژێک زووتر بەجێ بهێڵن. هۆکاری سەرەکی عەقڵیەتی یعنی عەقڵێتێک کە ئیدارەی ئەم مەنتیقەکە عەقڵێتێکی ئیدارە نییە. بەڕاستی ناتوانێت شاری کفری ڕزگارکە لەم چۆڵبوونە. معقولە تۆ بڕۆی لە ساڕەقاغا کەوا مادەی 140 پرۆژە بکەیت و بێڵی خەڵک خانوو بکە بەڵام لە تلیشان کە مادەی 140 نەیەڵیت. معقولە تۆ بڕۆی سمود بکەیتە قەزا تۆ قەزایەک وەکو کفری خەریکەوێتە ئاوایی. معقولە تۆ بڕۆی لە قەزای لە ناحەی سمود سنتەرێکی پیشەسازی یا کۆمەلگەیەکی پیشەسازی گەورە دروستکەی 300 دوکان و 6 کارگەی تیا دروستکەی کفرێکت چۆڵکردە نایەڵی یەک کەس بێت کارگەیە دروستکە نایەڵی یەک کەس بێت مەشروعێکی هەبێت لە کفریە. بەڕاستی ئەمە هۆکارە. ئەمە هۆکارە کەوا کفری چۆڵ ئەبێ. ئێمە قبول ناکەین بەڕاستی بە هیچ شێوازی قبول ناکەین دیموگرافێتی شاری خۆمان بگۆڕێت و خۆپیشاندانی شەکەین و هەڵوێستی توندیشمانە بێت. هۆکارەکانی چۆڵبوونی شاری کفری و ئەو زروفەی کە ئێستا تێکەوتووە زۆرن. یەکێک لەوانە هۆکارەکانەوەی خزمەتنەکردنی شارەکەی لەلایەن حکوومەتەوە لە ساڵانی ڕابردوو پاراوێز خستنی لە ڕووی خزمەتگوزاریەوە و بێگومان هەر شارێک کە دەستی خزمەتگوزاری پێنەگا دەستی ئاودانکردنەوەی پێنەگا مەسیری هەروە بێ وەکو کفری. بێگومان ئەگەر ڕێگریش نەکرێ پاشە ڕۆژی ئەم شارە ڕەنگە لە ئێستا زۆر خراپتر بێ. من پێم وایە تا 4-5 ساڵی کە ئەگەر لە شارەکەدا سەرژمێری بکرێت ڕەنگە ژمارەی کورد ببێتە کەمینەیەکی زۆر کەم لە شارەکەدا بەهۆی ئەوەی ڕێژەیەکی زۆر عەرەبی ئاوارە لە سنوورەکەەوە ڕووی کردە شارەکە. بەپێی ئامارێک لە ساڵی 2014ەوە تا ئێستا 2018 خێزان ئەم قەزایان بەجێهێشتووە و ڕوویان لە شارەکانی تر کردووە. لە شوێنیشیان خێزانە عەرەبەکان نیشتەجێ بوون کە ئەماش مەترسی گۆڕینی دیمۆگرافیا و لە دەستدانی ناسنامەی کوردبوونی ئەم قەزایی لێدەبینرێت. کەمبوونەوە یاخود نزمبوونی ڕێژەی دانیشتوانی کفری هەر لە پاش ڕاپەڕینەوە تاکو ئەم ساتە ئەتوان بڵێم بێپلانی ئەوەی کە حکومت لە ساتی خۆ و کات و ساتی خۆیەکە بەشێک لە دانیشتوانی کفری لە شوێنەکانی دیکە مەسەن زەویان بۆ تەرخان کرا یاخود وهای لێکرد مەسەن بشی لە شوێنێتر نیشتەجێبێ بۆ هۆکاریەوەی ڕۆژ بۆ ڕۆژ بە ڕۆژ ژمارەی دانیشتوانی کفری تا دەهات کەمتر و کەمترە بووە. ئیسا بۆی ئەیبینی بە شاڵا و ساڵانەیە مەکەکە لەگەڵ هاتنی وەرزی هاوینە ئێمە تووشی گرفتی ئەو بین خەڵکە ڕەسەنەکەی چی کورد بێت چی تورکمان بێت کەمەکە و خەڵکی دیکە دێتە شوێنی. بۆیە ئەو گرفتە سەرەکیە ئەبێت حکومت زۆر کا لەسەرەوە کە بازاری کفری بۆژێتەوە. نەبوونی کارگە و پرۆژەی استراتیژی و هەلی کار بۆ گەنجان لەلایەک و نەمانی سیمای ئاوەدانی و شوێنێکی حەوانەوە و پشودان و کات بەسەربردن بۆ دانیشتوانەکەی هۆکاری سەرەکی چۆڵبوونی ئەم قەزایە و گەر حکوومەت ئاوڕێکی جددی لێرە نەداتەوە چیتر قەزایەک نامێنێت بە ناوی کفری. هاوار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام قەزای کفری.